جۆڵی چەکدارانی داعش ئەتوانین بڵێین لە ساڵی ڕابردووە لە دوای ئەوەی کە هێزی هاوپەیمانان کە بڕیاریاندا کە جموجۆڵەکانی خۆیان کە ئەو کار و چالاکیانەی کە ئەنجامیانەدا لە عێراقدا کە ڕابگرن چەکدارانی داعش زیاتر ئەوان دەرکەوتنەوە لە سنووری پارێزگای کەرکووک و لە سنووری پارێزگای مووسڵ و سەلاحەدین و دیالە بە شێوەیەک ئێستاوانەوە چوونەتە دەرەوەکە وەکو مەفرەزەیەک ببینیرێن ئێستا وەکوی هێزێک لە سنوورەکەیان کار و چالاکی خۆیان ئەنجامەدەن ڕۆژانە پەلاماری هێزە ئەمنیەکانەدەن تاکو ئێستا زیاتر لە 150 جار پەلاماری هێزە ئەمنیەکانیان داوە بەدەیان کەس لە هێزە ئەمنیەکان کوژرا و بریندار بووە. ئەوان ئەو هێزانی کە ئێستا چەکدارانی داعشەیانە ئەتوانن کار و چالاکی زیاتریش ئەنجام بدەن لە ڕووی عسکەریەوە لە ڕووی ئەرزەوە لە ڕووی ئەعلامەوە لە ڕووی شانەی نووسوەوە لە ڕووی احترافکردن بە دووەلی کە تاوکو ئێستا چەکدارانی داعش ئێستا ماونەتەوە کار و چالاکی خۆیانەکەن هێزێکی پڕچەکەن هێزێکن وەکو ئیشارەتم پێیا ئەتوانن لە سنووری ئەو پارێزگایانەیە ڕۆژانە پەلاماری هێزە ئەمنیەکان بدەن و کاری تێکدەرانە ئەنجام بدەن بەداخەوە هێزە عێراقیەکانی وەکو پێویست نەیانتوانیوە ڕوبەڕوویان ببینەوە کاتی خۆشی کە لەلایەن حکوومەتی مرکزیەوە ئیعلانی ئەوە کراکە داعش نەماوە داعش کۆتایی پێهاتووە بەڕاستیەوە تەنها بۆ هەڵبژاردن و بۆ ئیعلام بوو ئەو قسەیە کرا ئەینا داعش ڕاستە لە هەندێک شوێن پاشەکشیان کردووە بەڵام وەکو عەقیدە وەکو هێز وەکو ئەوەی کە ئێستا بینیرێت لە سنووری ئەو پێنج پارێزگایە ئەوان تاکو ئێستا ماونێتەوە بەدەیان ڕۆژانە بەدەیان کاری تیرۆریستی لەو سنوورانەیە ئەنجامە درێت ئەگەر چەکدارانی داعش کۆتاییان پێ بەهاتایە ڕۆژانە ئێستا هێزە عێراقیەکان بەو شێوەیە بە شپرزەی نابینران. بەڵێ ئەی هۆکاری وەستانی بڵین چاودێری هاوپەیمانان و لێدانی هاوپەیمانان بۆ تیرۆستانی داعش بۆچی وەستاوە؟ هیچ پەیوەندێکی بەو ململانەی ئێران و ئەمریکا و مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراقەیە چووکە پێشتر بڵین بردومان دەکران بەڵام ئێستا ئەوەش نەماوە؟ لە مانگی حوتی ساڵی ڕابردووە جموجۆڵی چەکدارانی داعش زیادی کردووە بە شێوەیەکی بەرچاو بەڵام دوای ئەوەی کە هێزی هاوپەیمانان بڕیاریاندا لە عێراقا لە چەند جێگایەکە هەبوون ئەو مەعسکەرانیان چۆڵکی تەسلیمی بە هێزە عێراقیەکانیان کردەوە چەکدارانی داعش ئەمە زەمینە بۆ ئەوان ڕەخسا زیاتر ئەو کێشە ململانەی کە لە بینی ئەمریکا و لە بینی عێراقا کە هەیە ئەو کێشە ململانەی کە لە بینی نەتەوەکانە کە تاکو ئێستا لە عێراقایە لە بینی کورد و عرب و تورکمان ئەتوانین بڵێن شیعە ئەو سونە ئەمانە وای کردووە کە زەمینە خۆش بێ زیاتر بۆی کە چەکدارانی داعش بتوانن لە سنوورەکە خۆیان دەربخەن وەکو هێزێک بێنەوە ساحەکە و دەوری تیا ببینن. بەڵێ بەسمانە بڵین سەرڕانەوەی جمجۆڵی چەکدارانی داعش لە بەرژەوەندی هێزەکانی هاوپەیمانانیشە بەوەی کە بمێننەوە چونکە پێشتر لە پەرلەمانی عێراق بڕیارێک دەرچوو بۆ دەرکردنی هێزەکان ئەمە پاسەو دەدات بەمانەوەی هێزەکان یاخود بۆچی ئەوان ئێستا جددینین لە لێدانی چەکدارانی بڵین داعش هەرچەندە دوێنێ وەزارەتی پێشمەرگە ئاماژەی بۆ کردووە کە ئێستا هەمانگی بڵین وەکو پێویست نییە لەگەڵ هێزە عێراقیەکان لەلایەن هاوپەیمان لەگەڵ وەزارەتی پێشمەرگەی هەرێمیش بۆ لێدان لە چەکدارانی داعش. هێزی هاوپەیمانان دوایەوەی کە لە پەرلەمانی عێراق بڕیار درا کە هێزی هاوپەیمانان لە عێراق بچنە دەرەوە بە تایبەتی هێزەکانی ئەمریکا دوایەوە بینیمان هێزەکانی ئەمریکا لە چەند شوێنێک کە ئەوان بارەگایان هەبوو ئەو شوێنانیان تەسلیمی هێزەکانی عێراق کردەوە کار و چالاکیەکانی خۆیانیان ڕاگرت پێشتر لەلایەن تیارەکان فڕۆکەکانی هێزی هاوپەیمانانەوە بەڕاستی دەورێکی سەرەکیان هەبوو بۆ لێدانی چەکدارانی داعش و بۆ دۆزینەوەیان و بنگە و بارەگاکانیان بەڵام دوایەوە کە ئەوە نەما ئەوان زیاتر هاتوونەتەوە مەدان بەڵام بە نسبەت ئەوەی کە ئەمە دەور و تەئسیری هەبێ بۆ مانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق بەڕاستیەوە بڕیارێکی سیاسیەوە حکوومەتی مرکزی ئەوە خۆی زیاتر دیراسی ئەو وەزعی بکردایە ئەو بڕیارە بە قەنەعەتی من زوو بوو کە حکوومەتی عێراقی ئەو بڕیاریدا کە هێزی هاوپەیمانان عێراق بەجێبێڵن لەبەرەوەی جێشی عێراقی پۆلیسی ئیتیحادی ئەو قووەتی کە ئێستا بەدەست حکوومەتی مرکزیەوەیە ناتوانن ئەمڕۆ عێراق بپارێزن لە چەکدارانی داعش کە بە شێوەیەکی بەرچاو کە ئێستا زیادیان کردووە لە سنووری ئەو پێنج پارێزگایی کە لە بیدایەتا باسمان کرد بۆیە ئەو بڕیارە زوو بوو کە ئەوەندەیان کە بڕیارەکە کە ئەوەندەیان بە قامجازی چەکدارانی داعش شکایەوە. وەکو بازرگانی پێدوای ئێستا و بازرگانی ما بێت کە پێشترندێک بەرپرس یەمنی لە هەرێم تۆمەتبارەکان لە عێراقیش
ئەم بازرگانی مابێ یاخود کەسیش دادگای کرا لەسەر ئەو بازرگانیە بۆ بێتە پەنجارێکی تر هەندێک بەرپرسی ئەمنی مەسەلەن لە پەنا بە و بازرگان لە ڕێکخراوێکی تیرۆریستی نەبن؟ بەڕاستی ئێمە تا لە 2003 تا 16 دەی 2007 کە کەرکووکمان بەجێهێشتووە ئێمە سەر بە وەزارەتی ناوخۆی بەغدا بووین ئەو مەلەفە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ناوی کۆمەڵی خەڵک هاتووە خەڵکە بان کراوە محاسبە کرابێ چی کرابێ من هیچ معلوماتێکم نییە لەسەرەوە ئەو پرسیارە توانی زیاتر لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەیت چونکە لە ئێمە وەکو پۆلیسی کەرکوو من هیچ معلوماتێکم لەسەرەوە مەلەفە نییە بەڕاستی بەڵام هەر وەکو بیستمانە باشە ئەی سەبارەت بە بۆشایی ئەمنی بۆچی و بۆشای ئەمنیە لەلایەن هێزەکانی سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستانەیە کە لە هەندێک شوێن باز لەوە دەکرێت کە زیاتر لە 20 کیلۆمەترە تا چەندێک ئەمە خزمەتی بە ڕێکخراوی داعش کردووە هۆکاری نەبوونی هەماهەنگی و نەگەشتن بە ڕێککەوتن لەسەر پڕکردنەوەی و بۆشای ئەمنیە بۆچی دەگەڕێتەوە؟ لە 2003 تا مانگی دەی 2017 کە پێش داعش کۆمەڵێ گروپی تری تیرۆریستی لە سنووری پارێزگای کەرکووکە هەبوو وەکو قاعیدە و تەوحید کە ئەوە گروپێک بوون دوای ئەنساری سونە ئەنسار ئیسلام جێشی مجاهدین کە تایب سەورەت عەشرین ئەمانە نەقشبەندیەکان بەعسیەکان چۆلەکەکانی بەهەشت و جەنە ئەمانە هەموو لە سنووری پارێزگای کەرکووک بوون بەڵام هیچ کات ئەوانە نەیانتوانیەوە بە قاعیدەشەوە لە سنووری ناحیەی پردێ و دوبزوانە کە کارێکی گەورە ئەنجام بدەن بەڵام لە دوای ئەوەی 16 ئۆکتۆبەر بینیمانە مەفارزەکانی داعش لە سنووری ناحیەی شوان لە ناحیەی پردێ لەوانەیە ئەوان کار و چالاکی ئەنجامەدەن لەبەرەوەی ئەو سنوورە کە پێشووتر پێشمەرگەی لێبوو پارێزرا بوو ئێستا هیچ هێزێک لەو سنوورەیانێ هێزە عێراقیەکانی زیاتر تەرکیزیان لەسەر ناو شارەکانە نەک لە دەرەوەی شار بۆیە ئەوان زیاتر ئەتوانن لەو سنوورانەیە بە شوێنێکی ئەمین بزانن کار و چالاکی لەو سنوورانەیە ئەنجام بدەن. باشە بەس کە داعش مەترسیە بۆ سەر ئاسایشی مەسەلەن ئەو پارێزگەکانی عێراق و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەرێم و کوردستانیش هۆکاری نەبوونی هەماهەنگی کێشەکە لە عێراقەوە یاخود لە هەرێمەوە کە بەیەکەوە هەماهەنگی ناکەن یاخود بەیەکەوە ڕوبەڕووی داعش نابنەوە ئۆپەراسیۆنی هاوبەش لەو ناوچانە ئەنجام نادەن؟ خۆی زۆر گرنگە کە تەنسیق و هەماهەنگی هەبێ لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاعی عێراقا بەڵام ئەوەی کە چەند جارێکە گوێمان لێ بێ وەزارەتی پێشمەرگە ئامادەیە کە ئەو تەنسیق و هەماهەنگیە بکات بەداخەوە حکوومەتی مرکزی ئامادە نەبووە ئەگەر ئەو هەماهەنگیە هەبووە لە بینی هەردوو وەزارەتە چەکدارانی داعش بەو شێوەیە نەیانەتوانی کار و چالاکیەکانی خۆیان لە سنوورانە ئەنجام بدەن